کاتەدا کە ئومێدێک بۆ چاکسازی بەدی ناکرێت و ڕۆژ بە ڕۆژ ژیانی هاونیشتیمانیان خراپتر دەبێت. لە دەستدانی قاهری حاجی عەلی خەسارەتێکی گەورە بوو، بە تایبەتی بۆ بەرەی دەنگە ناڕازیەکان، لەبەر ئەوەی سیمبولی گەشانەوەی ئومێدی چاکسازی و کۆکەرەوەی هێز و ئیرادەی بەرەنگاری بوونەوەی گەندەڵکاران بوو. قاهری حاجی عەلی ئەو کەسە بوو کە بەدوای بەرپرسیارەتیان نەئەگەڕا، چونکە خۆی بە بەرپرسیار دەزانێت. بەردەوام بیری ئەکردەوە، ئەیخوێندەوە، خەڵکی ئەبینی بۆی بتوانێت بە زانیاری ڕاست بڕیاری ڕاست دروستکات. کاکادر هەمووکی کۆمەڵایەتی خێزان و خانەوادەکەی بوو، هەمووکی هاوڕێیانی خەباتی سیاسی شاخ و هاوکارانی دوێنێ و نەیارانی ئەمڕۆی بوو، هەم خۆشەویستی کاسبکارانی شار بوو کە ڕۆژانی هەینی لە چایخانەی شەعبەوە تا دەگاتە دوکاندارەکان بەسەری دەکردنەوە، هەم دۆستی نووسەران و ڕۆژنامەنووسان و هونەرمەندانی سەربەخۆش بوو. هەر دۆست و نەیارێکیش لەگەڵ خوا لێخۆش بوو قادری حاجی عەلی ماوەڵەی سیاسی کردبێت شاهیدی ڕۆلی جوامێرانەی ئەون لە هەوڵدان بۆ کوژانەوەی ئاگری ناکۆکی و بەدیهێنانی ئاشتی و تەباهی سیاسی.